لیژنە بڕیاریدا کە درێژە بەڕاگررتنی دەوامی سەرجەم قوتابخانە و زانکۆیەکان وە بەپێی ئەو ڕێکارانەی کە پێشتر لە بڕیاری یان بەیاننامەی کۆبوونەوەی ئەو لیژنەیە لە 1/12 دەری کردبوون هەمان ئەو بڕیارانە جێبەجێ دەکرێن و لەبەر چاوگرتنی دووبارە پاراستنی تەندروستی هاوڵاتیان و قوتابی و خوێندکاران و مامۆستا بەڕێزەکان و سەرجەم فەرمانبەرەکانی سەر بەو دوو وەزارەتە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا ئێمە وە دوای هەڵسانگاندنی وەزارەتی تەندروستی دۆخی کۆڕۆنا هێشتا لەژێر کۆنتڕۆڵدا نییە و پێویستە ڕێکارەکانی پێویست بە خۆپاراستن لە هەتای کۆڕۆنا بەردەوام بێت و تونتر بکرێت و لە هەمان کاتشدا چاودێری تیمەکانی تەندروستی و ئەو تیمانەی کە سەر بە وەزارەتە هەردوو وەزارەت هەیە کە بەردەوام بم لە چاودێریکردن و دوای ئەوە لە 7/1/2021 سەر لە نوێ ئەم لیژنەیە دادەنیشێت و دووبارە هەڵسەنگاندن دەکات بۆ دۆخی تەندروستی و بەپێی ئەو راپۆرتایی کە وەزارەتی تەندروستی پێشکەش دەکات دووبارە دادەنیشین و بڕیاری گونجاو لە بارەی ئەو دوو بابەتە دەدرێت.